پێشینەتەوەری یەکەمی پرۆگرامەکە. هەمیشە سەرک باوەڵ لە کۆبوونەوەکانیدا لە کۆبوونەوە جەماوەریەکاندا لە وتارەکانیدا باسی لەوە کردووە بۆ چارەسەرکردنی کێشەکانی کورد دەبێ بگەڕێنەوە بۆ بەغدا و ئەمەش پێویستی بەیەکێتێکی زۆر بەهێز هەیە و پێویستە تەواوی کاندیدە بەهێزەکانمان بچنە بەغداد بۆەوەی کە داکۆکی بکەن لە مافی کورد. هەر لەسەرم بابەتە لەگەڵ میوانەکەمان ساڵح عوسمان کە بە ساڵحی جیاوازات ناسراوە کاندیدی ژمارە حەبەی لیستی 222 یەکێتی لە بازنەی سلێمانی لەگەڵمان میوانە بێ ئەمڕۆ. سڵاو لێبێت کاک ساڵح، ئەم کاتۆ باش. پێم خۆشە ژمارەکەت و هەروەها لیستەکە و دووبارە بکەیتەوە بۆی کە هاوڵاتیان جارێکی تر گویان لێبێت و بەڕێستان بە باشتر بناسن. ئەم کاتان باش. من ساڵح عوسمان ناسراو بە ساڵحی جیاوازات کاندیدی ژمارە حەبدەم لە سەرلیستی ژمارە 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ کاک ساڵح، باسمان لەوە کە پێویستمان بە کاندیدی زۆر بەهێز هەیە و بێگومانێکێک تۆش بەڕێزە یەکێکی لەو کاندیدە بەهێزانەی کە لە لیستەکەدای بڕیار دراوەیە واتە بە بۆچوونی بەڕێزە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانێت تەواوی کاندیدەکانی بێتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەتوانێت چ گۆڕانکاریەک بکات بۆ هاوڵاتیانی کوردستان؟ دیارە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێکە لەو لیستە بەهێزانەی کە لەسەر گۆڕەپانی سیاسی سەرئاستی هەموو هێزە سیاسەکانی یاریمی کوردستان کە بربژێرە و بەشدارە بە کۆمەڵێک کاندیدی لێهاتوو کە خاوەن پێگە و خاوەن پیشە و خاوەن ئەزمموی ڕابردوون لە بوارە جیازیەکانی کارکردندا. یەکێکە لەو حەزبە تێکۆشەرانی کە پاشخانێکی شۆڕژێری نیشتیمانی نەتەوایەتی هەیە لە هەرێمی کوردستان کە سەرمەشقی ڕاپەڕین و سەرمەشقی دامەزرانی حکوومەتی هەرێم و سەرجەم دام و دزگاکانی حکوومەتی هەرێم و موسەساتەکانی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی و سەرمەشقی دامەزراندنی پرۆسەی دیموکراسی و ئازادی بیرروڕایە. یەکێکە لەو هێزانێک کە ئومێدێکی زۆری لێ دەکرێت بۆ ئەم خولەی داهاتوی پەرلەمان خولی شەشەم کە بە شێوازێکی سەرەکی قورسایی خۆی تەرخام کا بۆ یەکلایکردنەوەی هەموو ئەو کێشانەی کە ئەمڕۆ لەسەر گۆڕەپانی عێراقدا دەگوزارێ، بە تایبەت ئەو کێشانی کە پێیوەستە بە دەستور بە مادەکانی دەستور لە دەستوری عێراقی تازە، هەروەها ئەو کێشانی کە ئەمڕۆ لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی ناوەند لە ئارادایە خەڵک هەمووی ئومێدی هەڵچنیوە لەسەر ئەم هەوڵ و کۆشش و تەقەلایی کە یەکێتی لە داهاتوودا دەیکات بەپێی ئەو ڕێژەی دەنگانی کە دەیهێنێ بەپێی ئەو کورسانەی کە بەدەستی دێنێت و لەسەر هەمووشیانەوە بە پشتیوانی و هاوکاری و هەنگاوەکانی جەنابی سەرۆک بابڵ کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە. بەڵێ کاک ساڵح، ڕەنگە جەنابەت یەکێک بیت لەو کاندیدانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدی کردووە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە زۆرترین پەیوەندیت لەگەڵ بەغدا و موسەساتی بەغدا هەبێ بە حکمەوەی کە چەندین ساڵە لە دەستگایەک یاخود لە بەڕێوەبەرایەتیە کارێکی کە ئەویش جیاوازاتەوە بە یەکێک لە هەرە باشترین بەڕێوەبەرایەتیەکان لەسەر ئاسی نەک سلێمانی کوردستانیش چەند جارێک دەستنیشان کراوە. تا چەند گرنگە ئەم پەیوەندیانە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی کاندیدەکانیەوە دروستی ئەکات لەگەڵ لایەنە عێراقیەکانە بۆ خزمەتکردنی هەرێمی کوردستان؟ خۆی دیارە هەم یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقی تازە لە دوای 2023 و لە دوای پرۆسەی نووسینەوەی دەستور و هاتنە سەرکاری پەرلەمان و حکوومەتێکی دیموکراسی یەکێتی چۆتە ناو کایەی سیاسی عێراقەوە بە بەرنامەیەکی پتە و لەسەر بنەمایەکی دیبلۆماسی کە ئەساسەکەی پەیوەندیەکی توندوتۆڵی گرێدراوەیە بە هەموو هێزە عێراقیەکان کە ئێمە لە سەردەمی شاخ و لە سەردەمی پێش ڕاپەڕین و سەردەمی دوای ڕاپەڕینشە تا ڕوخانی ڕژێم علاقەیەکی زۆر باشمان لەگەڵ هێزە سیاسیەکان هەبووە کە ئەوانش ئەو کاتی معارەزەی عێراقی بوون لەسەر ئەو بنەمایە ئەو پەیوەندیانە داڕێژراوە. منیش وەکو ئەندامێکی ئەو حزبە کە لە جەوازات و لە ئیقامە بووم و لە حکوومەتی هەرێم وابەستە بووین بە
حکوومەتی عێراقەوە کە لە جوازات لە ئیقامە ئەو عیلاقاتم گەشە پێداوە لە ناو وەزارەتی ناوخۆی عێراقی لە ناو وەزارەتی دیفاع کە من ماوەی 2 ساڵ خوێندنی مازستێرم لە بەغدا تەواو کردووە و ئەو مازستێرە لە بواری بەرگری و ئەمن و دیفاع بووە کە ڕێژەیەکی زۆر لە ئەفسەرانی باڵای حکوومەتی فیدرال لەگەڵمان بەشدار بوونا ئێستا هەمویان کاربەدەستی گەورن لە وەزارەتی دیفاع عێراقی لە وەزارەتی ناوخۆی عێراقی من هەوڵەدەم ئەم عیلاقاتانم بەکاربێنم بۆی کەوا ئەگەر دەرچوون بۆ پەرلەمانی عێراقی لە بوارەکەی خۆم لە بوارە ئەو بوارێک کە تەخەسوسم هەیە ئەو پەیوەندیانە بەکاربێنم چونکە من پەروەردەی ئەو حزبم کە سەرۆک مامزلال ڕابەرایەتی دەکرد لە بەغدا و لە هەرێمی کوردستان کە یەکێک لە بنەمە ئاساسەکانی کارکردنی یەکێتی مەسلەی دیبلۆماسی و پەیوەندیەکانە کە پەیوەندیکردن و عێلاقات لەگەڵ ئەم هێزە سیاسیانە و لەگەڵ هەموو مواساتەکانی عێراقی یەکێکە لەو کلیلانەی کە چارەسەرە بۆ زۆربەی کێشەکان چکە کێشەکان چەند گەورە بێ ئێستا چەند ئەستەم بێ بەو پەیوەندیانەی یەکێتی بۆ عیلاقاتی کە دای مەزراندووە بۆ هەوڵە دیبلۆماسیانەی کە جەنابی مامزلال بۆی جێهێشتن و سەرک بابڵ لەسەری دەڕوا ئەمە دەبێت تا کلیلێکی سەرێکی بۆ چارەسەرکردنی کۆمەڵێک کێشە کە ئەمەدوان پێێتی لە ڕێگەی ئەم عیلاقاتانەوە کۆمەڵێک کێشە چارەسەر بکرێت. بەڵێ کاک ساڵح هەمیشە ئەومان و تۆ کورد بە چەندین ناڕەحەتی و قەیرانات تێپەڕیوە بەڵام سەر و ئەمانش سەرک بابڵ یەکەم کەس بۆ چۆتە بەغداد بۆ چارەسەرکردنی کێشەکان و بێگومان بە چارەسەرکردنی کێشەکانیش گەڕاوەتەوە. چۆن لایەنەکانی تر دەتوانن پاڵپشتی سەرک باوڵ بکەن یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن چونکە ئەو تاکە کەسە بۆ ئەوی کە بەیەکێتی بەهێزتر بێت و ئەو کێشانی کە تر ماون واتە ئەو کێشانی تر کە هێشتا چارەسەر نەکراون چارەسەر بکرێواتە تا چەند گرنگە تاوی هێزەکان پاڵپشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن. خۆی لە سیاستدا ئەم واقعە هەیە کە شتێک هەیە لە دنیای سیاستدا پێی دەگوترێت حقیقەت و واقع ئەوە شتێکی شەیە پێی دەگوترێت ئەمری واقع ئەوەی کە ئێستا واقعی کە لە بەغدا دەگوزارێ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆتە ئەمری واقعی ئەم چارەسەری ئەم کێشەیە کە ڕنگدانەوەکەی لە هەنگاوەکانی سەرک بابڵدایە کە تا ئێستا توانویەتی زۆر ژیرانە زۆر بوێرانە ئەم هەنگاوانە لە عێراقا بنێ و ببێتە نمایندەی چارەسەری کێشەکانی هەرێمی کوردستان کە سەرکردەیە لەناو هەموو حزبە سیاسەکانی هەرێمی کوردستان کە تا ئێستا هەنگاوی ناوە و هەنگاوەکانیشی باش بڕیوە بۆ چارەسەری ئەو کێشانە بۆیە ئێستا لە ناو هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان لە هەموو حزبە سیاسەکانی تر ئەو مێدە پەیدا بووە کە چارەسەری کێشەکان لە دەستی سەرک بابڵ و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ تا ئەمرێکی واقع کە ئەم ئەمری واقع دەخوازێ کە ئێمەی کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان کەسبەی دەرچوین ببینە پاڵپشتێکی بەهێز بۆ ئەو هەنگاوانە و ئەوەمان بیر نەچێکە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی تاقیکراوەیە لەسەر گۆڕەپانی عێراق کە ئەزمونونەکەمان دەوڵەمەندی هەنگاوەکانی جەنابی مامزەلالە لە پێشووتردا و ئێمەش پەروەردە و خوێندکاری دەستی ئەو سەرۆک مامزەلالین کە هەمیشە بەتەنگ کێشەکانی کوردەوە بۆ لە بەغدا وە چەندین کێشەی چارەسەر کردووە نەک بۆ هەرێمی کوردستان بەڵکو بوو بە چەترێکی فراوانی عێراقیەکان کە لە شێرسای ئەو چەتردا سەرۆک مامزەلات توانی ئاشتەوایی کۆمەڵایەتی و ئاشتەوایی سیاسی لە عێراقا سەقامگیر بکات ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت سەرمبشقی ئەو پرۆسەیە بێت لە بەغدادا بەردەوامی پێ بدات. بەڵێ کاک ساڵح ئینشاءڵڵا دەنگی تاوەتی و متمانەی هاوڵاتیان بەدەستێنیت و ئەچیتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەو گڕوتینەی کە هەمومان ساڵحی جەوازاتە ناسین هەر بۆ گڕوتینەوە خزمەتەکەیت لە بەغداد بە هاوڵاتیانی کوردستان و ئەبیت بە داکۆکی کارێک لە مافەکانی گەلی کورد لەبەرەوەی هەمومان جەنابتە ناسین و ئەزانین کە چۆنیت و چ کارێکت کردووە بەس ئەوەی کە هەیە ئەچیتە شوێنێکەوە کە ڕەنگە کارکردن تیا قورستر بێ و بەدەستێنانی مافیش بۆ نەتەوەکەت و بۆ گەلەکەت ئەستەمتر و قورستر بێ جاتر لایانی نەیار هەیە خەڵکی تر هەیە کە دژبەرە چۆن نەتوانی وا بکەیت کە ئەو ساڵحی جەوازاتە بیت. من لە ئەزمموی ژانی ڕابردووی خۆمدا وەکو کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە
هەمیشە زۆر دڵسۆزانە لەسەر ڕێبازەکەی مام جەلال کارم کردووە بەو شێوە بەردەوام دەبم چۆن خزمەتی خەڵکی کوردستانم کرد لە جەوازات و ئیقامە و لە هەموو بوارەکانی تری ئیداری. ئێستا کە خۆم بربژێر کردووە خۆم کاندید کردووە دەمەوێت ئەو بەشەی ژیانم کە ماوما لە بەغدا سەرفی کەم و بەکاری بێنم لە خەباتێکی تر لە ڕێگایەکی تر ئەویش خەباتی کوردایەتی نەتەوایەتی نیشتیمانیەکە ئێمە هەموو کوردێک وازی بکمان لەسەر شانە کە ئەو خەباتە تەواو بکەین و ئەرکەکەی بەغدا قورسە ئەرکێکە کە هەموو شایستە نیشتیمانی و نەتەوایەتەکان ئەوەی کە کورد تا ئێستا خەباتی بۆ کردو لە دەیان ساڵی خەباتی شاغ لە پێش دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان و لە سەردەمی شێخ مەحموودی نەمرەوە لە سەردەمی هەموو بزتنەوەکانی ڕزگاری خوازی لە کوردستانی عێراق ئێمە کە خەباتمان کرد دەسوورێکمان نووسیوەتەوە لە عێراقدا کە هەموو مافەکانی کوردی تێدا بەندەواتە کۆی خەباتی ئەم گەلا لە ناو ئەو دەستورەدایە بۆیە من بە ئەرکی سەرشانی خۆم دەزانم وەکو ساڵحی جەوازات کە داهاتووی ژیانم لەو خەباتەدا سەرف بکەم وە شێلگیرانە بە شێوازێکی تر بە تەکنیکێکی تر بچم بۆ بەغدا لە پەرلەماندا بەو عیلاقاتە و بۆ دیپلۆماسیەتە و بەو عەلمە و بەو شێوازی کارکردنی کە لەسەری ڕاهاتووم لەوێ داوای ئەوە بکەم کە کێشەکان چارەسەر بکرێت دەستکەوتەکانی نەتەوایەتی دەستکەوتە نیشتیمانیەکان لەوێ بەدەست بهێنین ئەو مافانەی کە پێمان نەدراوە دەبێ وەری بگرن بیسەنین و خەبات بکەین بۆی کەوا کەم و کوڕەکانی کە لە هەرێمی کوردستان هەیە کە پێک هاتووە لە مافی هاونیشتیمانی بوونی ئێمەی کوردۆک و عێراقی ئەو مافانە وەربگرین و بیگەڕێنەوە بە هەرێمی کوردستان تاوەکو ئێمەش لەژێر سایەی ئەو دیموکراسی کە بۆ عێراق بەرقەرار بووە وەکو نەتەوەی کە نەتەوەیشین لە ناو دەستوردا شان بەشانی نەتەوەی عەرەب لە ناو دەستورا ئێمەش بە ئاسوودەیی بژین و بەو مافانە شاد بین. بەڵێ کاک ساڵح پێشتر باسی ئەوم کرد کە خەڵکی کوردستان بە چەندین قەیرانی ناخۆشە تێپەڕیون قەیرانی قورسا تێپەڕیون بەڕێزت چۆن داوا لە خەڵکی کوردستانەکەی کە بێن و لە ئێستادا دەنگی خۆیان بدەن دەنگی خۆیان نەفەوتێنن لەبەر ئەوەی کە لە ئێستادا بەڕاستی ئەوەی گرنگە بیر لە بەرژەوەندی تاگ نەکەینەوە بیر لە بەرژەوەندی گشتی بکەینەوە دەنگ بێن بێکێتی نیشتیمانی کوردستان بۆی کە داکۆکی بکە لە مافەکانی خەڵکی کوردستان بەڕێزت چۆن داوا لە خەڵکەکەی لە ئێستادا دەنگ بدەن؟ من دام لە خەڵکی کوردستانە کە پێویستە ئومێدێکی گەشتیان هەبێت لە ژیاندا کە دەستەوسان دانەنیشین لە ماڵەکانەوە بە خۆمان بە دیار تەلەڤیزیۆن و بە دیار ئایپاد و بە دیار مۆبایلەکانمان سەیری ڕووداوەکان بکەین و کەسێکی سیرکەر و تەماشاکەر بین. پێویستە هەر تاکێکی کورد ئەمڕۆ ببێتە یەکێک لە کارکتەرە سەرەکیەکانی مەیدانی سیاست و گۆڕانکاریەکان کە لە عێراقدا ڕوودەدات لە بەرژەوەندی گەلی کورد. بۆیە داواکارم کە لە هەموو ئەندامێکی ئەم کۆمەڵگایەی کە کوردەواریە بستنە سەر سندوقەکانی دەنگدان بە تایبەتی ئەو زیلەی کە ئێستا ئەم ساڵ بۆ یەکەم جارە دەنگەدات کە ئەوانیش موالیدی 2006 و 2007 کە ئەمە نۆبەرەی دەنگەکانی ئەم ساڵن ئەمانە کاریگەریان هەیە لە گۆڕانکاریەکان دەتوانن ئەو باڵانسەی هێزە ڕاست بکەنەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت ڕاستی کاتەوە چ لە هەرێمی کوردستان چ لە بەغدا و ئومێدێکی زۆریان بە یەکێتی هەبێت کە یەکێتی هەمیشە لە خزمەتی هەموو چین و توێژەکاندا بووە و ئەو ئەمانەتی کە لەسەر شانیانە کە وازیبێکی نیشتیمانی نەتەوەیە ئەویش دەنگدانە کە ئەمە ئەرکە ئەو ئەرکەش ئەرکێکە لەسەر شانی هەموو تاکێکی کورد کە جاران لە خەباتی شاخ ئەگەر ئێمە خەمی ئەومان بێ پێشمەرگایەتیمان کردبیان لە ڕێخستنەکان کارمان کردبیان لە هەر بوارێکی تری کوردایەتی کارمان کرد بێت ئەمڕۆ ئەم پێشمەرگایەتی و ڕێخستن و کوردایەتیە خۆی دەبینیتەوە لە نیو سعات کات تەرخان کاک ساڵح ئەو پێشمەرگایەتی ئاگوازیتەوە بۆ ناو هۆڵەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەر بۆ گوڕوتینی پێشمەرگایەتیەوە بەردەوامە بیت؟
بەتاکید من لە سەردانەکانم بۆ ناو کۆمەڵانی خەڵک بۆ ماڵەکان کە سەردانی دەکەم لێرە لە دەڤەری ڕاپەڕین ئەویان پێ دەڵم کە کاتی خۆی ئێمە خەباتێکمانە بوو خەباتی چەکداری بوو لە شاخە پێشمەرگایەتی بوو و پێشمەرگی قارەمانمان هەبوو کە هەڵماتیان دەبرد بۆەوەی کەەوە لە ڕێگەی لولەی تفەنگەوە لە ڕێگەی کە بەسەرمان سەپا بوو بتوانین ئازادی بەدەستبێن دیموکراسی بەدەستبێن. ئێستاش هەمان پێشمەرگایەتی بەڵام بە جل و بەرگێک و چەکێکی تر جاران چەکی سیلاح بوو جلوبەرگێکی تر بوو ئێستا چەشی قەڵەما چەشی بیرە چەشی ئەلما چەشی جەماوەرە چەشی دەنگدانە چەشی کورسیە چەشی لیستەکانە کە ئەمانە هەمووی تیپ مەفرزە بەڕێ دەخرێن بۆ سەر سندوقی دەنگدان لەوێ پێشمەرگەی ئازا هەڵدەبژێرن ئەو پێشمەرگە ئازانە کاندیدا ئازاکانن کاندیدە بوێرەکانن کە دەچن بۆ بەغدا لە بەغدا شەڕێک دەکەن کە شەڕی سیلاح و بیکەیسی و ئاربیزی نیە شەڕی فکرە شەڕی ئەلما شەڕی قانونە شەڕی دەستورە شەڕی مافەشایی سەردارایەکانە ئەمانەی کە دەچن بۆ بەغدا ئەندام پەرلەمان نین پێشمەرگەن پێشمەرگەی خەباتی پەرلەمانین دەبێت لەوێ هەمویان خەبات بکەن بە گوڵ و تۆژمی پێشمەرگایەتی کە مافەکانمان بسەنین وەریگرین کاک ساڵح تاکەینی ئێمە دەستەوسان دانیشن بە دیار کاتەوە ینی دەبێت زووە دەبێت ئێمە بە گورج و گوڵی تێبکۆشین بۆ کاک ساڵح جەنابەت لە دەڤەری ڕاپەڕینیت و بەڕێوەبەری جیاوازاتیش بوویت هیچ کەس بەقەر تۆش ئاگادار نییە کە چەند گەنج لەو سنوورە پاسپۆرتی دەرهێنا و جیازی دەرهێنا و ئەم وڵاتی بەجێهێشتوو بە تایبەت لە ئیداری ڕاپەڕینە ئەمەوێ پێم بڵیت ینی ئەمە لەواچە داواکاریەکیش بێت لێت بکەم لە جەنابە بکەم ئەگەر چوویتە ئەنجومەنی نوێنەرانی عێراقی ئینشاءڵڵا چۆن هەوڵەیە ئەم ڕۆشتنی کۆچی گەنجانە بە لێشاوە لەو ئیدارەیە ڕابگریت و کاریان بۆ بکەیت و لە کۆتایی قسەکانیشتا جارێکی تر خۆت بە بینەران بناسێنەرەوە و ژمارەی خۆت و لیستەکەت بڵێرەوە لە چه بازنەیەکیشیت. بەڵێ دیارە گەنج سروەتی نیشتیمانی ئەم وڵاتان کە داهاتووی لەسەر بنیادەندرێ بەداخەوە هەزاران جار بەداخەوە بۆ ئەو گەنجانی کە لە ناومێدی ژیان لە نەبوونی کار لە نەبوونی هەلی کار لە نەبوونی سەرچاوی پەیداکردنی بژێوی ژیان و دواڕۆژ و مستەقبەلیان دوای تاواکردنی خوێندن سەر هەڵەگرن بۆ دەروی وڵات نیشتیمانی ئازیز و خۆشەویستی خۆیان و زێدی با و باپیرانیان زێ دێڵن و کە سوکاریان زێ دێڵن ئازیزترین کەسیان زێ دێڵن خۆیان تووشی ئەو مەرگە ساتە دەکەن بەم ڕێگا قاچاق و بم ئاو و دیجە و ئەمانە ئەمە پێویستی بۆ هەیە کەوا ئێمە هەوڵ و کۆششی زیاتر بکەین لە بەغدا کە ئەم سەرچاوی داهاتی کە لە سەدانەوەتی سەرچاوی داهاتی عێراق نەوتا کە ڕۆژانە ملیۆنان بەرمیل نەوت دەفرۆشێت دەبێت پلانێکی گشتگیری هەمەلایەنە هەبێ و ئێمە فشار بکەین لەسەرەوەیکەوە دەوڵەتی عێراقی ئەم پارێزە بەلاحەی سەروەتی نیشتیمانی بەکار بهێنێت بە شێوەیەکی یەکسان و عادیلانە بۆ ئەوەی کەوا پرۆژەی پێ بکرێت لە هەرێمی کوردستان کەرتی تایبەت ببوژێنرێتەوە کارگەکان زیاد بکرێن و هەلی کار زیاد بکرێت بۆی گەنج چیتر ناومێت نەبێت ئەگەر حکوومەت تایناتی نەبێ و دامەزرانی نەبێت دەبێت کەرتی تایبەت گەشە پێ بدەین دەبێت وا بکەین ئێمە ئەو گەنجانە بخەینە سەر ئیش بۆی ئەمە هێزی نیشتیمان ئێمە سبەینی ئەو جیلی ئێمەش پیرە بێ و نامێنێ ئەو گەنجانەی کە ئێستا لە وڵاتن ئەوان کار دەگرنە دەست دەبنەوەی دواڕۆژ بۆیە دەبێت لە ئێستاوە ئێمە ئەو خەمە بێتە خەمێکی گشتی پرسێکی گشتی و خەمێکی قوڵی ئێمە بێت کە چارەسەری بکەین ئینشەڵڵا ئومێدیشمان هەیە کە لە داهاتوودا چارەسەر دەکرێت. من لە کۆتاییدا سپاسان دەکەم ساڵح عوسمانم ناسراو بە ساڵحی جەوازات کاندیدی ژمارە 17 لەسەر لیستی ژمارە 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ ساڵح عوسمان کاندیدی ژمارە 7 لیستی 222 یەکێتی لە بازنەی سلێمانی سپاس کە میوانمان بووی. زۆر سپاس.